مادام او معارضه بکن امیش هنده حسابی بحرایی و بیگ بشرن ساڵێک لەمەوبەر ڕێک و پێک ئەو کاتە بوو ریفراندۆم چیەکانی هەرێم مەلعەب بە مەلعەب دەگەڕان و عێراقیان تەلاق دەدا. ئێستاش ڕێگای زەوی و ئاسمانی بەغدا دەبڕن و دەرگا بە دەرگای لایەنە عێراقیەکان دەکوتن و شان بە شانیان ماچ دەکەن بۆ ئەوەی کامیان پۆست و ئیمتیازاتێک لە عێراق وەرگرێت. ئەو کاتەی کۆمەڵی ئیسلامی و هاوپەیمانەکەی لەگەڵ وادە و شێوازی ریفراندۆمێک نەبوون کە بێ هیچ ئامادەکاریەک ببێتە مەترسی بۆ سەرخاک و نیشتیمان لە دیوەخانەکەی بارزانی ئەنجومەنی باڵای ریفراندۆم کۆمەڵ و هاوپەیمانەکەی بە عێراقچی ناوزەدیان دەکردن کەچی زۆری نەخایاند ریفراندۆم چیەکانی دیوەخانەکەی بارزانی مێژووی 16 ئۆکتۆبەریان تۆمار کرد و لە 150 خاکی نیشتیمانیان فرۆشت و شکۆی پێشمەرگەیان شکاند و سنوور و فڕۆکەخانەکانیان پێداخستن. ئێمە گەیشتینە ئەو قەناعەتە کەیتر ئێمە لەگەڵ بەغدان ناتوانین چیتر بژین. شەراکەت نەما، دەستور نەما، مادەی 140 جێبەجێ نەکرا. دەبوایە چەک و بودجەی پێشمەرگە بێ بە پێی دەستور، بەڵام یەک فیشەکیان بوو پێشمەرگە نەنۆر. بڕینی بودجە کە ئەویش بە شێوەی خۆیان فالێکی تر بوو بە سەرگەلی کوردستانیان داهینا. سەیر و سەمەراوەیە خۆ هێشتا ساڵێک تێنەپەڕیوە چۆن دەتوانن بگەڕێنەوە بەغدا و لەگەڵیان بژین. خۆ هێشتا موچە و قوتی بڕاوی فەرمانبەرانی هەرێمتان دەست نەخستووەتەوە. خۆ هێشتا پێشمەرگەنی وە موچە وەردەگرێت و ژیانی هەر لە کولەمەرگیدایە. خۆ عێراقیش هەمان عێراقی جارانە جگەوە نەبێت لە بری جێبەجێکردنی مادەی 140 لە 150 خاکی نیشتیمانتان پێدانەوە. هێشتا ساڵیادی ریفراندۆم و برینی 16 ئۆکتۆبەر ساڕێژ نەبووە. ئەو دوو لایەنە سیاسیە چوونەتەوە بەغدا و شان بەشانی سەرکردەکانی عێراق ماچ دەکەن تەنها لە پێناو وەرگرتنی پۆستی سەرۆکۆمار یان ئیمتیازاتێکی دیکە. ئەوانەی بە خەونی دەوڵەتی کوردی و سەرۆکی دەوڵەتە لەدایک نەبووەکەوە کەرکووک و شنگالیان دۆڕاند و دەستکەوت و خوێنی سەدان پێشمەرگەیان بە فیڕۆدا ئەمڕۆ بۆ دەستکەوتی حزبی و شەخسی خۆیان چوونەتەوە بەغدا و تەنانەت ئەو لایەنانەی دەنگیان بۆ کاندیدەکەی ئەوان نییە بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق بە تێکدەری یەکڕیزی کورد تۆمەتباریان دەکەن. هەر پاشماوەیەکی زۆر کورد بۆمان دەرکەوت کە زۆرێک لەوانەی دەسەڵاتدارن ئیمڕۆ لە بەغدا، نەک هەموویان بەڵام زۆریان، تەنها دەم و چاویان گوڕاوە ئەگینا هەڵگیری هەمان عەقلیەتی ئەنفال و کۆمەڵکوژیەکان. تۆ بڵێی لە دوای ریفراندۆم و 16 ئۆکتۆبەر عەقلیەتی عێراقیەکان گۆڕابێت و ئێوە چوونەتەوە بەغدا و تەنانەت شەڕی پۆست و کورسی لەگەڵ یەکتر دەکەن. ئەوەی ڕوون و ئاشکرایە ئێوەی جووت حزبی دەسەڵات نە ریفراندۆمتان بۆ دەوڵەت و سربەخۆیی بووە و نەگەڕانەوەشتان بۆ باشترکردنی دۆخی خراپی خەڵکی هەرێمی کوردستان.